خوایە کە حەکیمە، یەکێ لە ناوە جوانەکانی خوای پەروەردگار ئەلحەکیمە، واتە هەموو شتێک لە شوێنی خۆیان دانا. خوای پەروەردگار دانایە، هیچ شتێک فەرز ناکات، هیچ حرامێک حرام ناکات لەسەر بەندەکانی ئیلا بە مەبەستێکی دیاریکراو نەبێ، یعنی بۆ مەبەستێک، بۆ هەدەفێک، نهێنیەکی تایە، حکمەتێکی تایە کە ئەو حکمەتەشە لە مەسلحەت و بەرژەوەندی خۆمانایە. بۆیە خوای تەعالا کاتێک ڕۆژووی فەرز کردووە ئەفەرمێ يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. هدفی سەرەکی، ئامانجی سەرەکی لە فەرزکردنی ڕۆژوە ئەوەیە کە ئێمە خۆمان بپارێزین. لە چی خۆمان بپارێزین؟ لەو شتانی کە خوای تەعالا حرامی کردووە لەسەرمان، لە نافەرمانیەکانی خوا خۆمان بپارێزین. یعنی ئەمە هەدەفی سەرەکیە لە فەرزبوونی ڕۆژوو. یعنی خوای پەروەردگار ڕۆژووی بۆ ئەوە فەرز کردووە کە ئێمە دوور بخاتەوە لە شتە خراپەکان. ئەمە هەدەفی سەرەکی. هەدەفێکی تر ئەوەیە کە کابرای ڕۆژوان هەست بە نیعمەتەکانی خوای پەروەردگار بکا بەسەریەوە. زۆر جار کاتێ نیعمەتەکان زۆرە بن لەسەر ئینسان سبحان الله غافڵ ئەبێ لێ، بەس کاتێک کە مدەتێک لێ ئەگریتەوە ئەو کاتە بیری لێ ئەکاتەوە. ها تەماشاکە ئێمە کاتێک مدەتێک نەخۆش ناکەوین، لاشەمان ساغە بەردەوام هەست بە نیعمەتی لەش ساغی ناکەین، بەڵام کاتێ نەخۆشەکەوین ئەو کاتە هەستەکەین لەش ساغی چی نیعمەتێک بۆ و ئێمە هەستمان پێی نەکردووە. بۆیە وتراوە الصحة تاج على رؤوس الأصحاء لا يراه إلا المرضى. وتراوە لەش ساغی تاجێکە ها بەسەر ئەو کەسانەوە کە لەشیان ساغە بەڵام هەستی پێ ناکەن، نەخۆشەکان ئەیبینن، ئەو خۆی نایبینێ. لەبەرەوە نیعمەتی لەش ساغی کەسی نەخۆش هەستی پێەکە. زۆربەی نیعمەتەکانیش کە ئێمە هەمانە هەستی پێ ناکەین سبحان الله تاوەکو تۆزی خۆمانی لێ نەگرینەوە. لەبەر ئەوە خۆگرتنەوە لە بڕێشت وا ئەکا هەست بە ئەو نیعمەتە بکەی. سێم، ئینسان فەقیر و هەژارانی بکەوێتە بیر. یعنی یەکێک لە حیکمەتەکانی لە نهێنیەکانی ڕۆژوو ئەوەیە کە ئینسان هەژاران و فەقیرانی لە یاد بێ. ئێمە غێر بەردەوام تێرین، بەردەوام لە خۆشیە ئەژین، یعنی زۆر جار هەست ناکەین بەوەی کە خەڵکانێک هەیە لە حاڵەتێکی زۆر هەژاریان، یعنی لە تیکەنانیان دەست ناکەوێ، پەرداخێکی ئاوی پاکیان دەست ناکەوێ. کاتێک بە ڕۆژووی هەست بە ئەوە ئەکەی کەوا خەڵکانێک هەیە حاڵیان بەو شێوەیە. یەکێکی تر لە حیکمەتەکانی ڕۆژوو ئەوەیە شەهوەت ئینسان کەمەکاتەوە، ئارەزوەکانی ئینسان کەمەکاتەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم نصیحەتی گەنجانەکە پیان ئەڵێ ابن مسعود ئەفەرمێ لەگەڵ پێغەمبەرا بووین صلی الله عليه وسلم، نصیحەتی کردن، فەرمووی ئەی معشەری شەباب، یا معشەرە شەباب، ئەی کۆمەڵەی گەنجان، هەر کەسێک لە ئێوە ئەگەر توانی باژن بێنێ، هەر کەسێک لە ئێوە ئەگەر توانای هەبوو ژن بێنێ باژن بێنێ، چونکە ژنهێنان هەم چاوی ئینسان ئەپارێزێ و هەم داوێنیشی ئەپارێزێ. جا ئەگەر کەسێک لە ئێوە نەتانتوانی ژن بێنن ئەوە با ڕۆژوو بگرن، چونکە بەڕاستی ڕۆژووگرتن شەهوەتی ئینسان ئەشکێنێ، ئارەزووی کەمەکاتەوە. لەبەر ئەوە یەکێک لە حیکمەتەکانی ڕۆژوو ئەوەیە کە هاوسەنگی ئەدا بە ئارەزوەکانی ئینسان. یەکێکی تر لە حیکمەتەکانی ڕۆژوو قوتابخانەیەکی ڕەوشتیە، ئەخلاقیە، مەدرسەیەکی خولوقیە. یعنی وات پێ ئەکات کە فێری سەبر دەکات، وات پێ ئەکات کە ئینسان زەبط و ڕەبتێکەدا بە ئینسان، تەدریب دەکات لەسەر دەستپاکی، لەسەر چاودێریکردن. ئینسان هەست بە چاودێریکردنی خوا بکە لە ظاهیرە و لە باتینە، چونکە هیچ کەسێ بەسەر تۆ چاودێر نییە کاتێتەوە بە ڕۆژی ئیلا خوای پەروەردگار خۆی نەبێ. سۆز و ڕەحمەت و برایەتی و هەستی هاوکاری و ئەبانە لە ئینسانە دروست ئەکات، وا بە ئینسانەکە ئینسان قسەیەک حەساب بۆ قسەکانی بکە، حەساب بۆ کردارەکانی بکە، ئەگەر چی بچووکیش بێ. کاتێک کەسێ بەرامبەرت هەڵەیەکەکە
تۆ لە جیاتیەوەی وەڵام بیتەوە وەکو ئەو ینی ئەو هەڵا ئەکا تۆش بە هەڵە وەڵامی بیتەوە تۆ وا ناڵێ تۆ ئەڵێ من هام بە ڕۆژوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وا فێرمانەکە ئەگەر کابرایە قسەی پێکردن تۆ وا وەڵامی بدەرەوە بڵێ داوای لێبردنەکە من هام بە ڕۆژوو وەڵامت نادەمەوە. یەکێکی تر لە حیکمەتەکانی ڕۆژوو ئەوەیە هەستی مسلمانان ئەکا بە یەک یعنی یەک هەستیمان بۆ دروستەکە کە هەمومان هەرچی مسلمانانی جیهان هەیە هەر هەموو لە مانگی ڕەمەزانە هەر هەمومان بە یەکەوە ڕۆژوو ئەگرین هەر هەمومان بە یەکەوە برسیمانەوێ هەر هەمومان یەکەوە تینومان ئەبێ هەر هەمومان بە یەکەوە خۆمان لە ئارەزوەکانە پارێزین ینی بەڕاستی نیعمەتێکی گەورەیە. یەکێکی تر لە حیکمەتەکانی ڕۆژوو ئەوەیە کە هێزەدا بە ئینسان لاشت ساغەکات یعنی بەڕاستی تەندروستی مرۆڤ بەهۆی ڕۆژووە زۆر ئەگۆڕێ ینی ڕۆژوو کاریگەریکی زۆری هەیە لەسەر تەندروستی مرۆڤ لەسەر ئەوەی جەستەت بەهێزکە و ئەمە طبعاً ئەوانەی کە لە بواری سەحەیە ئیشەکەن زیاتر لەم بوارە شارەزایان هەیە. لەبەرەوە خۆشەویستەکانم ڕۆژوو بێحیکمەت نییە هەر ئەوە نییە ئێمە خواردن نەخۆین یان خواردنەوە نەخۆینەوە یان خۆمان لە ئارەزەکان پارێزین بەڵکو ڕۆژوو پڕ لە حیکمەتە. ئەمەی کە من باسم کردمە هەندێک لەو حیکمەتانەیە کە من عەرزی ئەو برایەمە کرد لە ڕاستیە دەیەها حیکمەتی تر هەیە کە لەوانەیە کات نەبێت یان لەوانەیە ئێمەش پێی نەزانین و لەوانەیە تا ئێستا کەشفیش نەکرابێت لە داهاتووە کەشف بکرێ. خوای پەروەردگار بەخواتر ناوەجوانەکانی خۆی ڕەحم بە هەموو لایەکمان بکە و تاعات و عیبادەتی ئەم مانگە پیرۆزەمان لێ قبوڵ بکە.